سڵاتان لەبێت بینەرانی کورسات ویست من ڕۆتۆفیقم لاڵکێمشەی بەرنامەی پارۆرامە پێتان گەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر کێشە و ئاڵنگاریەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و بەغداوە ئەو پەیوەندیانی کە تاوەکو ئێستا بەردەوامە لە نێوان هەردوو حکوومەت بەغدا و هەرێمی کوردستان. دیارە ڕۆژانی پێشوو وەفدیشی پەرلەمانی کوردستان بە مەبەستی چارەسەرکردنی کۆمەڵێک گرفت و کۆمەڵێک کێشە کە پەیوەندی هەیە بە سنوورەکان بە ناوچە کێشە لەسەرەکان بە مادی 140 و هەروەها بە هێزەکانی پێشمەرگە و بە پێکێنانی ئەو لیوانی کە لە ڕابردوودا یعنی قسە و باسی لەسەرکرا بوو چوونە بەغدا و کۆمەڵێک یعنی سەردان و هەروەها گفتوگۆی گرنگیان بە ئەنجام گەیاندبوو لەگەڵ بەرپرسانی باڵای بەغدا و لایەنە سیاسیەکان. بەڵام ینی گرفتەکە لێرەوە دەست پێکات ئەوەی کە بەغدا نیازێتی بەرامبەر بە هەرێمی کوردستان بە تایبەتی لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فدرالی عێراق ئەخۆ بەغدا ئەوێ ئەم کێشانە چارەسەر بە یاخودنا. هەرێمی کوردستان بەجددی لە سەرخەتە لەگەڵ بەغدا بۆی کە بگاتە ڕێکەوتن. ڕاستە لە ڕابردوو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکانی عێراق سونە شیعە گەیشتە ڕێکەوتنێکی باش بۆ پێکێنانی حکوومەت، بەڵام ئەوەی کە جێی داخل ئێسادا و پەیوەندیانە خەریکە بەرەو کێشە و گیرروگرفتی قورس دەچێت. کاردانەوە هەبوو لەلایەن هەرێمی کوردستانەوە بەرامبەر بە بەغدا و بەرامبەر بە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی. ئەم بڕیارانە لە ئێستادا تا چەند دەبێتە هۆکار بۆی کە پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لەسەر هەموو ئاستەکان بگەێنێتەوە خاڵی سفر. کێ بەرپرسە و ئەو دەستە کێیەکەوا دەکات بەغدا و هەرێمی کوردستان لەگەڵ ڕێکەوتن. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم تەوەرانە و ئەو سەردانی وەفدە پەرلەمانیەکەی هەرێمی کوردستان بۆ بەغدا بە میوانداری برای بەڕێزمە کاک شاخەوان ڕۆڤبەک سەرۆکی لێژنەی ناوخۆ ئاسایش لە پەرلەمانی کوردستان. کاک شاخەوان بەخێر بێت. خوشحاڵین کە لە بەرنامەی پارۆرامەوە بینم. دەمێکە بە یەک نەگەشتی. سەرەتا لە سەردانی وەفدەکەی جەنابتانەوە با قسە و باس بکەین. دیارە پێش ئەو بڕیاری دادگای باڵای فدرالی ئێوە وەکو پەرلەمانی کوردستان سەردانێکتان ئەنجامدا بۆ بەغدا لەسەر کۆمەڵێک تەوەری گرنگ گفتوگۆتان لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغدا کرد. حەزەکەم لە زاری جەنابتەوە زیاتر زانیاریمان بێت. زۆر سپاس بۆم دەرفەتە دەستان خۆش بێ. ئەوەی کە هەیە ئێمە تقریبان لە هەفتەی ڕابردوو سەردانی بەغامان کردبوو. لە سەردانەکە لە ڕاستی ئێمە سەردانی پەرلەمانی عێراقمان کردبوو، سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، دواتری چوینە لای سەردانی جەنابی سەرۆک کۆمارمان کرد. چوار خاڵی یا چوار تەوەری ئەساسی کە بەلای ئێمەوە گرنگ بوو وەکو پەرلەمانی کوردستان وەکو لێژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجێیەکان کە بچینە بەغا گفتوگۆ بکەین لە نزیکۆ لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە تایبەتی لەگەڵ لێژنەی بەرگری و ئاسایش لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەوەی کە گرنگ بوو لە ڕاستیە ئێمە دێنی چوار تەوەری ئەساسی یەکێ لە تەوەر ئەساسیەکان کە گفتوگۆی جدی لەسەر کراوە ناوچە سنوورەکان و خاڵە سنوورەکانە. خاڵە سنوورەکان جەنابتانەزان تا ڕادەیەکی ئێستا ئەوە چەندین ساڵە لەلایەن دەوڵەتانی تورکیا و ئێرانەوە بردومانەکرێ بەزاندنی ناوچە سنووریەکان، بەزاردنی سەروەری خاچی عێراق و هەرێمی کوردستان. ئەمە تا ڕادەیەک بۆ بە نەریتێک و کەلتورێک و فەرهەنگێک لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە. ئەم خاڵەکە خاڵێکی جەوهەری بوو. ئێمە بۆی هەم لەگەڵ لێژنەی بەرگری و ئاسایش و هەم لەگەڵ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و هەم بەڕاستی تیان بگەێنی کە ئیتر ئەم بابەتە بێ کۆتایی پێبێ لە نقطەیەکا لە خاڵێکا بووەسێ. ئەمە بابەتێکی گرنگ و بابەتێکی مۆزوعیە بەلای ئێمەوە لەسەر سنوورەکان لەسەر سنوورەکان. بەغدا خۆی بە بەرپرس زانێت لە پاراستنی سنوورەکانی هەرێمی پێمان وتمان پێش ئەوە پێش هەموو شتێک ئەمەشکان نیشکۆی عێراقە و هەرێمی کوردستانە لەبەرەوە ئێوەش چونکە تاکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان سەر بە ناوەندە و هەرێمەکە سەر بە حکومەتی ناوەندوانێ ئەمە واجب وەزیفەی حکومەتی عێراقیە کە ڕێگری بکات بۆ نمونە ئیتر ئەمە ڕێگریەکە بە هەر میکانیزمێکە بێ حکومەتی عێراقی ڕێگری بکات لە داخڵبوون و بەزاندنی دەوڵەتی تورکیا و ئێران و تۆباران و بۆمبارانی ناوچە سنوورەکان وەزایدن لەم ئەخیرانەشان سنووری پارێزگای سلێمانی بە تایبەتی ناوچەی زڕویە سنووری پارێزگای هەولێر و دەشتی هەولێر و سنوورەکانی کە ئەمە بەوردی ئێمە لەسەرم بابەتە گفتوگۆمان کردووە. ئەوانیش بەلایەنەوە گرنگ بووە کە میکانیزمێ بدۆزرێتەوە بۆ معالەجە بۆ چارەسەری ئەم خاڵە ئەساسیە. خاڵێکی کە لەسەر ناوچە دابڕاوەکان، ینی جەنابتان ئەزانی ئێستا ناوچە دابڕاوەکان لە بینی هێز
هێزی پێشمەرگە و لە بینی ناوەندا فراغێک دروست بوو ئەم بۆ شای ئەمنەی کە ئێستا هەیە پێمان وتون تا ڕادەیەک ئێستا داعش خەریکی جم و جۆڵ و سەر هەڵدانەوەی لەو ناوچانە لەبەرەوە پێشەوەی داعش بۆ نونە لە ناوچەکە سەر هەڵباتەوە پێشەوەی داعش جم و جوڵەکانی دەست پێ بکاتەوە پێمان وتون گرنگە ئەمە ئەبێ لەگەڵ هێزی پێشمەرگە لەگەڵ هێزەکانی هەرێمی کوردستان ئێوە هەماهەنگ و هاوکاری یەکتری بکەن بۆی معالەجەیەم بابەتە بکرێ ڕێگری بکرێ لە سەر هەڵدانەوەی داعش و تەراتێنی داعش لە ناوچەکەم ئەمەش تەوەرێک بوو کە گفتوگوی لەسەر کرا تەوەری سێم بەلامانەوە گرنگ بوو بەڕاستی لەسەر پارێزگای هەڵەبجە و بە پارێزگابوونی هەڵەبجە جەنابتان ئەزانن یعنی پێمان وتمانە هەڵەبجە سمبولێکی گەورەی نیشتیمانی و نەتەوەییە هەڵەبجە خاوەنی 5,000 قوربانی و شەهیدە هەڵەبجە ئێستش ینی ئاسەواری چیمابارانی پێوە دیارە خاوەنی هەزارەها بەرکەوتەی چەکی چیماوی بریناریشە لەبەرەوە ئەم بابەتە ئێوە لە بەهاری پێمانوتن بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێمانوتن ئێوە لە بەهاری 21 ساڵی 2021 ئێوە بە کۆی دەنگ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕیارتاننا لەسەرەوەی کە ئەنجومەنی وەزیرانتان ڕاست پارت کە ڕێکارە ئیداریەکان بۆ بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو بکرێ بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا ئەنجومەنی وەزیرانی عێراق کەمتەرخەمە وەکو پێویست بەدەمەوە نەهاتووە ڕێکارە ئیداریەکانی بە پارێزگابوونی هەڵەبجەی تاکو ئێستا تەواو نەکردووە ئەوان بە ئێمەیان و دوتیان ئێمە بە کۆی دەنگ بڕیارمان داوە لەسەر بە پارێزگابوونی هەڵەبجە و ئەنجومەنی وەزیرانیشمان ڕاست پاردووە بەڵام ئێمە جەخت ئەکەینەوە لە ئەنجومەنی وەزیران و تەکی دەکەین و نووسراوی جەختکردنەوە و قسەیان لەگەڵەکەین بۆ ئەوەی دەسوبرد بکرێت لە بە پارێزگابوونی هەڵەبجە و بڕیاری بە پارێزگابوونی هەڵەبجە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە خاڵێکی کە لەسەر مەسلەی باڵین پاسەوانی سنوور پێمان وتمان ئێستا بڕیارە هێزێکی پاسەوانی سنوور بۆ نمونە هێزەکان زیاتر بکرێ بەڵام ئەو ڕێژەی کە ئێوە دیاریتان کردووە 2500 بۆ 3000 دەنی پاسەوانی سنوور ئەمە تا ڕادەیەک هێزێکی زۆر کەمە بەڵێ ئەمە بۆ پێشمان وتن بۆ ناوچە سنوورەکانی ئێمە لە سنووری زاخۆ ئەگەر حسابکەی هەتاکو و تەوێڵە و هەورامان و ئەو ناوچانە ئەمە ڕێژەیەکی زۆر کەمە لەبەرەوەمە کیفایەت نییە و بەلاشمانەوە گرنگە ینی پێداگریمان کرد لەسەرەوەی بێ هێزەکان زیاد بکرێت و میکانیزمی دامەزراندنەکەش بۆ ڕایگشتی ئەوە بکرێ دەستێوەردانی حیزبی نەبێت و پێشمان وتمان ئەمە گرنگە کە هێزەکان زیاد بکرێ بۆ ئەوی بتوانین هەموو ناوچە سنوورەکان و هەموو میلەمەرزەکان لە هەرێمی کوردستان ئەمانە کۆنتترۆل بکرێ بە هێزەکانی پاسەوانی سنوور کە هێزەکانی پاسەوانی سنوور ئەمە لە ڕووی فەرمانی سەربازی و لە ڕووی ئیداری و لە ڕووی لۆجستی و هەمووی سەر بە ئەنجومەنی بە حکومەتی ناوەندە و سەر بە هێزەکانی پاسەوانی گشتی سنووری بابڵین عێراقا لەبەرەوە ئەمە حەقوایە ئێوە دەسوبردی لێ بکەن خاڵێکی کەش لە ڕاستیە ئێمە باسی وەشمان کردکە سنووری پارێزگای هەڵەبجە بە تایبەتی ئێستا کردنەوەی مەرزی سازان بەلامانەوە گرنگە بۆ ئەوەی کە بتوانین هەڵەبجە گەورەتر بێ و فراوانتر بێتوانە هەم لە ڕووی نفوس هەم لە ڕووی دانیشتوان و هەم لە ڕووی ئابووریش و اقتصادیشەوە لەبەرەوە هەڵەبجە بەلامانەوە گرنگە کە یعنی وا بکرێ مەرزی سازان یعنی ئیدارە بدرێ و مەرزی سازان بەڕسمی هاوشێوەی مەرزەکانی باشماخ و پەروێزخان و تەوێڵە و ئەوانە کە یعنی ئەم مەرزش بێ بە مەرزێکی فەرمی ئەو بۆ ئەوەی بتوانین یعنی لانی کەم بێ بە دەواازەیەک و منفەزێک بۆ هاتوچۆی نێوان هەرێمی کوردستان و نێوان حکومەتی ئێران زۆر باشە لە کۆی ئەم پرسە گرنگانی کە جەنابە دامەژەت پێداکات شاخەوانانی ئێوە کۆمەڵێک بەرپرز و کۆمەڵێک ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقتان بینیوە کە ئەوانیش ینی تایبەتمەندن لەم کێشە و لەم پرسانی کە پێویستە لەگەڵیانە یەکلای بکرێتەوە کۆی پرسەکان بەڕای جەنابتان وەکو ینی کە لە پەرلەمانی کوردستان و ڕۆشنکۆندامی پەرلەمانی کوردستان وەکو سەرۆکی لێژنەی ناوخۆ ئاسایش لە پەرلەمانی کوردستان سەرۆکوەزیرانی عێراقا یاخود ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاخود چ دەستگایەکی باڵا لە عێراقا بەرپرسە لە چارەسەرکردنی ئەم کێشە و گیر و گرفتانە لە واقعا کاک هاوڕێ دوو بەشە ئەمە یعنی ئەوەی کە هەیە دوو بەشە بەشێکیان ئەتوانم بڵێم ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا ئەوەی لە پەرلەمانی عێراقیش تا ڕادێت دوو بەشە بەشێکیان بیرکردنەوەیان زۆر باشە بە تایبەتی ئەتوانم بڵێم ینی بە یەک مەسافە لە ناو بەشە باشەکە شیعەشی تایە و سونەشی تایە باشە بەڵام ئەو بەشەشی کە بۆ نمونە تا ڕادەیەک زۆر خراپ بیرەکاتەوە بۆ نمونە لەسەر هەرێمی کوردستان لە ڕاستی ئێمە یعنی تێگەشتوین لەوەی کە ئەزانین بەشێکی تایە تا ڕادەیەک لە ڕاستیە ئەمانە ئەتوانی پێیان بڵێ ئەمانە مەجموعەی خەڵکی شۆڤێنین ئەم خەڵکە شۆڤینانە لە هەموو جێگەیەکەیە بە تایبەتی لە پەرلەمانی عێراق بۆ نمونە هەیە وەزایدەن لە ئەنجومەنی نوێنەرانی لە ئەنجومەنی وەزیرانیش ئەم
خەڵکانە هەیە وەکو باسم کرد دوو بەشێکیان باشن بەشێکیان لە ڕاستیان چاوەسەرکردنی کێشەکانەکەن بەشێکیان بڵێ ئەوە بەشە ئەساسی کە ئێمە لەگەڵیان دانیشتون لە ڕاستیە ئەوەی کە ئێمە گفتوگۆمان لەگەڵا کردوون لە ڕاستی خەڵکێکن ینی ئەتوانم بڵێم بەشێک بوون لەو بەشە ئەساسی کە ینی تا ڕادەیەک بیرکردنەوەیان زۆر باشە لەسەر هەرێمی کوردستان و ناوچەکانی ئێمە وەک بەلاشیانەوە گرنگە کۆمەڵی خاڵی ئەساسی و جەوهری هەیە کە لە نێوان با بڵێن ناوەند و لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتانش چارەسەر بکرێ و معالەجە بکرێ و خۆشیان وتیانەوەی ئێمە 20 ساڵی ڕێکە لە دوای پرۆسەی ئازادی ئەوە زیاترە لە 20 ساڵە ئێمە ینی لەگەڵ هەرێمی کوردستان ینی وەفدەکان هاتوچۆی یەکتریەکەن تاکوی ئێستا وەکو پێویست ینی لە نقطەیەکی ئەوە ئەساسیانەوە ساوین کە بێ بە معالەجەیەکی ئەساسی و کۆتایی بەم بابەتانە بێت ئێمە پێمان وتمان ئێوە ئەگەر بەپێی دەستوری عراقی تەعامل بکەن وانە دەستور بۆ نمونە بە یەک مەسافە بۆ ئێمەش و بۆ ئێوەش کە دەستوری هەموو عێراق و ینی بۆ خزمەتکردنی هەموو خەڵکی عراق و دانیشتوانی عراق هاوڵاتیان و هاونیشتمانیان عراق نووسراوەتەوە لەبەرەوە بەپێی دەستور ئەگەریەوە تەعامل بکەن لەگەڵ هەرێمی کوردستانە گرفتەکان تا ڕادەیەکی زۆر باش چارەسەر و معالەجە بێت بەڵام گرفتەکە لەوایە بیرکردنەوەی ئەمانە مەجموعەیەکیان خراپە ینی بیرکردنەوەی ئەمانە بەشە خراپەکەی ینی تەسیر ئەکا بۆ نمونە مەساری بیرکردنەوەی بەشە ئەساسی و باشەکەشە گۆڕێت لەبەرەوە ینی ئەم جارەی کە ئێمە ڕۆشتین ئەم وەفدەی پەرلەمانی کوردستان ئێمە ڕۆشتین بەغا کە ڕۆشتینە ئەوێ لەگەڵیان دانیشتوین و بەشە زۆر باشەکەمان دیون ئەوانەی کە خەڵکێکن تا ڕادەیە لە ڕووی سیاسیشەوە زۆر کامڵن ئەزمونیان هەیە تەجروبیان هەیە ئێمە لەوانەی کە دیومان و گفتوگۆمان لەگەڵا کردوون و ینی نێتی باشیان هەیە دکتۆر خالید عوبێدیە وەزایدەن کە پێشووتر وەزیری بەرگری عراق بۆ ئێستا سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری و ئاسایشە ئەومان دیوە و جواد بۆڵانیمان دیوە کە جێگری سەرۆکی لیژنەی بەرگری و ئاسایشە و پێشووتریش وەزیری ناوخۆ بۆ ئەومان دیوە و جێگری سەرۆکی پەرلەمانمان دیوە و ئەندامانی لیژنەکان کە دیومانن بە تایبەتی لیژنەی ناوخۆ کە ئەندامە کوردەکانیش لەوێ لە ڕاستیە لە فراکسیۆنەکان ئەوەی کە دیومانن لە لیژنەی ناوخۆ دەورێکی باشیان هەبووە و لە ڕاستی تەواو هاوکار و هەماهەنگی با بڵێن وەفدەکەی ئێمە بوون کە لەگەڵ ئەنجومەنیتان بۆ کرا لە فراکسیۆنە کوردستانی بەڵێ فراکسیۆنە کوردستانەکان لەوێ بەدەمەوە بوون کاراسانیان کرد هەماهەنگ هەبوو و لە ڕاستی ئەوەی کە ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بینیمان و لەگەڵیانە دانیشتین لەسەر ئەو چوارتەوەرە ئەساسی کە باسمان کرد و بە هەمویانەوە یان بە هەموو پێکاتەکانیش لە ڕاستی ئەوەی کە لەوێ بوون بۆ نمونە ئەوانەی کە حوزوریان هەبوو ئەنی بیرکردنەوەیان باش بوو بە تایبەتی سەرۆکی لیژنەکە و جێگری لیژنەکە و بڕیاردەر و ئەندامانی لیژنەکە لە ڕاستیە دەورێکی باشیان بینی و ئێمە ڕێکەوتین لەو دانیشتە ڕێکەوتین کە ینی سکرتارێتێک دروست بکەین ڕێکەوتین بە هەردوو لامانە لە دوای ئەوەی کە کۆبوونەوەکان تەواو بوو لە تەوابوونی کۆبوونەوەکە بڕیارماننا لەسەر ئەوەی کە نەتیجەکە بەم جۆرە بێ سکرتارێتێک دروستکەین ئەمسکرتارێتەکە لە نێوان پەرلەمان و ئەنجومەنی نوێنەران نەخێر ئەم سکرتارەتە لە نێوان ئێمە وکو پەرلەمانی کوردستان لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکانی پەرلەمانی کوردستان و لەگەڵ لیژنەی بەرگری و ئاسایشی ئەنجومەنی نوێنەرانی عراق سکرتارێتەکە لە نێوان هەردوو لامانە بێ ئەرکومەهامی سکرتارێتەکە ئەوەیە کە بە دوواداچوون بکرێت باشە بۆ هەر کێشە و گرفتێک کە پەیوەندی هەیە بە خاڵە سنوورەکانەوە بەو چوارتەوەرە ئەساسی کە باسمان کردووە ناوچە دابڕاوەکان بووە هەردوو لامان لەسەر خەت بین و سکرتارێتەکە بۆ نمونە نوێنەرایەتی هەردوو لامانی تیاابێ بۆ حاڵەتی تایبەت بۆ حاڵەتی ئانی بۆ ئەو حاڵەتانی کە دێتە پێشوە لەسەر ئەو کێشانەی یا ئەو تەوەرە ئەساسیانی کە ئێمە باسمان کرد و خۆشبەختانە ئەوانیش ینی تا ڕادەیەک هەنگاوی جدیان هەبوو و ئەم بابەتە و هەر بۆ ئەوەی کە جۆرێک لەوەی کە ینی نێتیان هەبوو ینی بۆی ینی ئێمە دڵنیاکەن ینی پێشنیاری دروستکردنی سکرتارێتەکە لەلایەن ئەوانەوە بوو لەلایەن جواد بۆڵانی بوو کە پێشووتر وەزیری ناوخۆی عراق بووە یەکێکە لە ناو قایمەکەی خۆشیان لە ناو قوارە سیاسەکەی خۆشیان بۆ نمونە ئەو دوو شخصی کە باسم کرد هەم دکتۆر خالید عوبێدی و هەم جواد بۆڵانی دوو شخص و دوو کەسایەتی سیاسی دیارن لەسەر ئاسی عراق کە پێشووتر بەڵێ دکتۆر خالی سنەیە و جواد بۆڵانی شیعەیە بەڵام هەردووکیان بیرکردنەوەیان وەکو تا ڕادەیەک لەسەر هەرێمی کوردستان لەسەر کێشە و گرفتەکانی هەرێمی کوردستان لەسەر ئەو چوارتەوەرە ئەساسی کە ئێمە بۆی ڕۆشتوین بیرکردنەوەیان زۆر باش بوو خۆشبەختانە نەتیجەکە بەو جۆرە بوو کە باسم کرد کە سکرتارێتی دروست کراوە مەهامی سکرتارێتەکە بۆ بە دوواداچوونی کێشە و گرفتەکانی ناوچە سنوورەکانە ناوچە جێنا کۆکەکانە دروستکردنی یا بابرین ئەو پڕکردنەوەی ئەو فراغە یا ئەو بۆشایەیە کە لە نێوان بۆ نمونە پێشمەرگە و ناوەندا دروست بووە و لەسەر مەسلەی هێزەکانی پاسەوانی سنوور و زیادکردنی هێزەکانی پاسەوانی سنوورە مەسلەی این قسەتان نەگرت کاک شاخۆان بەتایبەت
تایبەتی ئەمەی کێسا ماژی پێدی ئەو بۆشای ئەمنی لە نێوان ینی هەرێمی کوردستان و بەغدا هەیە بە تایبەتی سوپای عراق وێزی پێشمەرگە بڕیار بۆ ئەو کاتە دوو لیوای هاوبەش دروست کرێ هەموو شتێکیشی ئامادەکرا دەوترا بەس بودجەکەی ماوە کە پێویستە لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە ینی موافقەتی لەسەر بکرێت هیچتان ئەوەشمان تقریبان لە گۆشەیەک باس کردووە لە ینی باسمان کردووە پێشمان وتومانە ینی ئەو لیوانەی کە دروست دەکرێت بە تایبەتی ئەو دوو لیوا بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایەیە و داواتان لەکەین ئێوە کۆ لێژنەی بەرگری و ئاسایش لە ئەنجومەنی نوێنەرانی عراق ئێوە ئەتوانن جەخت بکەن زەخت بکەن لە ئەنجومەنی وەزیران دەستوبرد کرێ بۆ نمونە پێش ئەوەی جم و جۆڵەکانی داعش دەست پێ بکە پێشەوەی داعش تەراتێنەکانی بۆ نمونە هاوشێوەی ساڵی 2014 و 15 و 16 حەوە دەست پێ بکاتەوە لەو ناوچانە ینی با ڕێگری بکرێ بۆ نمونە ئەمەش بە تەنها بە حکومەتی ناوەت ناکرێت ئەمە پێویستە هێزی پێشمەرگە لەو ناوچانە هەبێت بەشێکی بۆ نمونە بە هێزی پێشمەرگە پڕ بکرێتەوە و بەشەکەی کەشی حکومەتی ناوەن ئەتوان هێزی بۆ بنێرن چونکە ئەمە تا ڕادەیەک ئەم فراغی کە ئێستا هەیە ئەبێت دەسوبرد بکرێت لە معالەجەکردن ئەوانیش هاوڕابوون لەوەی کە تەکی دەکەن و لە ئەنجومەنی وەزیران جەختەکەن و لە ئەنجومەنی وەزیران و لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەسەرم بابەتش قسەکەن چونکە ئەمە یەکێکە لە تەوەرە ئەساسیەکان یەکێکە لە خاڵە گرنگەکان بۆ ناوچە دابڕاوەکان و بۆ ئەو ناوچانەی کە ئێستا تا ڕادەیەک داعشی تێدایە لەبەرەوە لەسەر ئەو دوو لیواش ئێمە قسەمان لەگەڵا کردوون بەو جۆرەی کە بۆ جەنابتانم باس کرد بەو جۆرە جوابەکان وەڵامەکان ئەوە بوو زۆر باشە کاک شاخانمە کۆمەڵێک ینی هەنگاوی گرنگە بە تایبەتی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عراق و بە تایبەتی لە نێوان پەرلەمانی کوردستان و لە نێوان ئەنجومەنی نوێنەرانی عراق بەڵام ینی ئەوەی کە گرفتی گەورەیە لە ئێستاداوە بۆتە هۆکاری دروستبوونی کۆمەڵێک ئالنگاری دیکە لە نێوان هەرێم و بەغدا یعنی تا جەنابیشت ئاماژەت پێدا کۆمەڵێک کەسانی شۆڤێنی هەن کە تاوەکو ئێستاش بە عەقڵێکی دوژمنکارانە بەرامبەر هەرێمی کوردستان بیرەکەنەوە ناشیانەوەی کێشەکان بە ئاراستی چارەسەرکردن بڕوان هەنگاوەکانی دوێنەی ینی دادگەی باڵای فیدرالی جەناب دۆکو ئەندامیشی پەرلەمانی کوردستان چۆن نەبینیت ئەمە لە بەرژەوەندی چارەسەرکردنی ئەم کێشە و گیر و گرفتە زۆرانەیە کە لە ساڵی 2023 لە نێوان هەرێم و بەغدا هەیە یاخود نەخێر کاک هاوڕێ ئەوەی کە دوێنە ڕوویدا لە ڕاستیا شتێکی زۆر مفاجە بوو زۆر شتێکی چاوەڕوان نەکرابوو لە ڕاستیا ئەوەی دادگای با بڵێن باڵای فیدرالی عراق لە ڕاستی ئەمە تا ڕادەیەک ئەتوانم بڵێم ئەم بە شەش بۆ نمونە ئەم بڕیارە بۆ نمونە کەوتوتە سەر ئەو بەشەی کە پێشووتر باسم کرد لەو بەشەیە کە نێتێکی شۆڤێنیان هەیە لەو بەشەیە کە مەساری بیرکردنەوەی بۆ نمونە لەو بەشەیە مەساری با بڵێن معالەجەکردن بۆ نمونە ینی نێتێکەیە بۆ معالەجەکردن و چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و ناوەندوانە ئەمانە لەو گروپن کە کاتێک ئەزانن لەو بەشن کاتێک ئەزانن کە حکومەتی هەرێم و حکومەتی ناوەن ینی ئەگەن بەوەی کە لە نقطەیەکا بۆسن ئەمانە ئیتر لە ڕێگەی با بڵێن محکمەی اتحادی و لە ڕێگەی بۆ نمونە هەندێک هێزی سیاسی و لە ڕێگەی هەندێک خەڵکی شۆڤێنی ئەوانەوە ئەم بابەتە ئەوروژێنن تەوقیتی جوڵانی تەوقیتی وروژاندنی قەزیەکان و کەیسەکان لە ڕاستیا تەوقیتێکی گونجاو نییە بۆی ئێمە گومانمان هەیە لە ڕاستیا گومانمان هەیە و حەق وایە بەڕاستی حکومەت هەرێمی کوردستان و لیژنە فاوەزاتی حکومەتی هەرێمی کوردستان ینی بە جۆرێک تەعامل لەگەڵ ئەم دۆخە بکەن لە ڕاستیا بۆی بە جۆرێک بێ ینی تا ڕادەیەک ینی بە بیرێکی فراوانتر بیل لەم بابەتە بکرێتەوە معالەجە بکرێتوانە لەوەی ئەمە ئینفعالات نەبێت لەلایەن هەرێم نەخێر ئێمە من ڕەم وایە هیچ ئینفعالاتێک لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان و ئەگەر ڕووبدا خزمەت بە ئێمە ناکات چونکە لەوەیە ئەو بەشەی کە من باسم کرد بۆ نمونە نێتیان هەبێت بە جۆرێکی تر تەعامل بکرێ یا مەساری ڕێکەوتنەکان و مفاوەزاتەکان لە نێوان ناوەند و حکومەتا بگۆڕنوانە لەبەرەوە ینی حەق وایە لیژنە مفاوەزاتی کوردی و حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی ینی بە سنگێکی زۆر فراوان وەریگرن بە جۆرێک ئەمە وەرگرن کە ینی ئینفعالات و ینی ئەوە ڕوونەدا ئەمە بابەتێکە قەزەیەکە معالەجەکرێت و چارەسەرە بێ و کۆتایی پێێت ینی تۆ خۆت ئەزانی بە تایبەتی ئێمە لە 30 ساڵی ڕابردووە و لە ناو 30 ساڵیش بە تایبەتی لە دوای پرۆسەی ئازادی ئەوە 20 ساڵی ڕێکە چەندین جار با بڵێن ئێمە لەگەڵ عەرەبی شیعە و لەگەڵ عەرەبی سونە بەریەکەوتنمان هەبووە یا چوزانم لێژنەکانی ئێمە ڕۆشتونەتە بەغا لەوێ وەکو پێویست نەگەشتون بە نەتیجەیە وەکو پێویست ئەمە ینی ئەوەیەکی نەبووە بەڵام چەند مانگێک و چەند هەفتەیەک و چەند مانگێ بۆ دوایی ئەم بابەتە چارەسەر کرا و معالەجە بووە لەبەرەوە هەر دوێنێ خۆشیان مەجموعەیە لە شخصیەتە سیاسیەکان و کەسایەتە سیاسیەکانی دیاری عراق بۆ نمونە ئەمانە بەڕاستەوخۆ بە ناڕاستەوخۆ بۆ نمونە ینی وەکو هینەڵێ بۆ جواب بۆ هەرێمی کوردستانە نێرن کە ئەم بابەتە بۆ نمونە قابلی چارەسەر و معالەجە ئەوانەیە یەکێک لەوانە
ئەوانە کە دوێنێ من گوێم لە تەسریحەکەی بوو بۆ نمونە خەمیس خەنجەر بوو ئەڵێ دەستبردن بۆ بڕینی قوتی هاوڵاتیان و هانوشتمانیانی هەرێمی کوردستان ئەمە کارێکی خراپە بالفعل ئەمە کارێکی خراپە ئەمە کارێکی نادەستوریە بۆ نمونە کە ئەکرێتوانە لەبەرەوە حکومەتی هەرێمی کوردستان تا ئەو کاتەی کە سەر بە ناوەندە بۆ نمونە واجب و وەزیفەی حکومەتی عراقیە بۆ نمونە کە هەموو شایستە داراییەکانی حکومەتی هەرێمی کوردستان دابین بکە بە پێی و ڕێکەوتنی هەیە بە پێی دەستور بۆ نمونە هەتاکو ئەو کاتەی کە یعنی تا ئەو کاتەی کە حکومەتی هەرێم بۆ نمونە سەر بە ناوەندە بە پێی دەستوری عراقی واجب و وەزیفەی حکومەتی ناوەندە بۆ نمونە بە پێی و ڕێکەوتنی لە نێوان هەرێم و بەغا هەیە لەسەر چارەسەرکردنی هەموو کێشە سیاسەکان هەموو قەزێ بابن کێشە داراییەکان هەموو ئەم بابەتانە ئەبێ بە ڕێکەوتن چارەسەر بکرێ و حکومەتی هەرێمی کوردستانیش ملزم بێ بە هەموو شایستە داراییەکان ملزم بێ بە هەموو بڕیارە سیاسەکان کە پێشتر ڕێکەوتنی لەسەر کراوە بۆی ئەمە بەڕاستی ئەمە بەرەو لێک نزیک بوونەوە بەرە نەک لێکترازان و دابڕان و ئەوە لێک نزیک بنەوەیشی باشە بۆکو جەنابیش خۆت ئاماژەت پێدا ینی لە نێوان هەرێم و بەغداد دوایەوەی کە ئەنگونە حکوومەتی نوێ عراقی پێگات بە سەرۆکاتی محەممەد شیع سۆدانی وە کەشێکی زۆر باشی ینی لێک تێگەیشتن و گفتوگۆ و سەردان و ینی ڕاگۆڕینەوەی جددی واروا جێکردنەوەی کۆمەڵی خاڵی گرنگ لە کارنامەکەی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی لەلایەن کوردەوە کە یەشێتی و پارتی و هێز و لایەنە سیاسەکانی دیکە هەرێمی کوردستان لەگەڵ بەغداد ڕێکەوتن لەسەری ینی جێکرایەوە بەڵام ئەتوانین بڵین ئەم هەنگاوانی کە ئێستا لەلایەن بە تایبەتی بەشێک لە دەسەڵاتی ینی باڵای عراقەوە بەرامبەر هەرێمی کوردستان دەگیرێتە بەر پەیوەندیەکانە گەێنێتەوە خاڵی سفرکاک شاخەوان خۆی ئەگەر نێتەکان نێتی خراپ بێ ینی ئەگەر توانم بڵێم حکومەتی ناوەند بەردەوام بێ لەسەر ئەم سەرکێشیە بەردەوام بێ لەسەر ئەم بڕیارە سیاسیانی کە لە بەرژۆندی هەموو خەڵکی عراق نییە تا ڕادەیەک چونکە ئەمە درزێکی گەورە و شەبەقێکی گەورە دروستەکە لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندا لەبەرەوە حەق وایە بەڕاستی هەتا بە تایبەتی کەسایەتە سیاسی دیارەکانیان ئەوانەی کە ئێستا لە حکومەتی لە ئەنجومەنی وەزیران ئێستا لە ئەنجومەنی نوێنەرانی عراق بۆ نمونە هەتا لە دەروی ئەمانش بۆ نون ئەوانەی کە قیادی سیاسی با بڵین عەرەبن لە ناو عەرەبی شاهی شیعە و هیچ سونە لە ڕاستی بیر لەوە بکەنەوە بە بیرکردنەوەیەکی زۆر دووربین و ئەوانە بیر لەوە بکەنە چۆن معالەجەی کێشەکانی نێوان ناوەند و نێوان هەرێم و ئەوانە بکەن من باسم کرد لە 20 ساڵی ڕابردووە یعنی ئێمە بەریەکەوتنمان لەگەڵیان هەبووە بۆ نمونە لیژنەی مفاوەزاتی ئێمە و ئەوان تا ڕادەیە بۆ نمونە هەندێک جار ڕۆشتون و هەروە گەڕاونەتەوە بەڵام ئەمە ئەبێ لە نقطەیەکە هەردوو لامان ئێمەش وەکو هەرێمی کوردستان و حکومەتی ناوەندیش ئەبێ هەردوو لامان لە نقطەیەکا بۆسین نقطەکەش ئەو نقطە بێ کە لە بەرژۆندی هەموو خەڵکی عراق بێ باشە بۆی بەڕاستی بە یەک مەسافە سەیری هاوڵاتیان و هاونیشتمانیانی عراق بکرێ نەک ئەو کاتی کە هاتە سەرەوەی بیانوێ زەختێک لە حکومەتی هەرێمی کوردستان بکەن بۆ نمونە دەستبەرن بۆ قوتی خەڵکو دەستبەرن بۆ بڕینی موچەی خەڵکو دەستبەرن بۆ ئەوەی کە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان ببڕن ئەمە لە ڕاستی بەلای ئێمەوە بابەتێکی گرنگ و بابەتێکی مۆزوعیە کە بەڕاستی حەق وایە هەموو لایەکمان جددی بین لەسەرم بابەتەوە کاری گەورەتری لەسەر بکەین چونکە هەندێک جار ئەگەر ڕێگریش نەکەی لە ڕاستیا یعنی خراپە بەڵام ئەم ڕێگریکردنە لە ڕاستیا بە منطق باشە بە لۆژیکێکی منطقی ئینسان ینی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵیان ئەوە بکات چونکە ئەمە قۆناغێک کەوتەیە پەڕێ بەڵام بەبێت تیان بگەێنین ئەو بەشە باشی کە من باسم کرد لە ڕاستیا لەگەڵ ئەمانە باس بکرێ بۆ نمونەکە ئێمە خاڵی هاوبەشمان هەبووە پێشینەی سیاسیمان لەگەڵ ئێوە هەبووە ئەزمونمان هەبووە تەجروبەمان هەبووە ئەگەر لە شاخیش حساب بکەی لە وڵاتانی دراوسێش کاتی خۆی کە پێکەوە بوون و دواتریش بۆ ئێستا و پێش پرۆسی ئازادیش ئەمانە بەشێکی زۆریان لە خەڵکە سیاسی دیارەکان ئەمانە لە هەرێمی کوردستانە داڵدەدراون خۆیان و ماڵ مناڵیان و ئەو ئەزمونە ئەو تاریخە ئەو مێژوە دوور و درێژەی کە لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراق بە تایبەتی سەرکردە سیاسی دیارەکانیان بۆ نمونە پێش پرۆسی ئازادی کە هەبووە لە ڕاستیا حەق وایە ئەمە سەرکردە سیاسیەکانی عێراق بۆ نمونە ئەمە نادیدە نەگرن لە ڕاستیا ئەمە بە چاوێکی زۆر گەورە و تێڕوانینەوە سەیری ئەو عیلاقە سیاسی و سەیری ئەو مێژوە دوور و درێژە بکەن کە هەبووە ناکرێتەوە تۆ عیلاقی سیاسی نێوان هەرێمی کوردستان یا ئەو تاریخە دوور و درێژەی کە هەبووە بەیەکۆ بۆ نمونە لەسەر قسەیەکی با بڵێن وەزیری دارایی عێراق کە ئێستا بۆ نمونە ڕێگری ئەکا لە ناردنی بودجەی هەرێمی کوردستان لە ڕاستیە ئەوە بکرێتوان ئەم بابەتانە گەورەترە بە ئینسان بیری لێ بکاتەوە بە تایبەتی ئەوان بۆ ئەوان گرنگە چونکە دنیا هەرم ڕۆ نییە یعنی ئەمەشتی سیاسی و ئەمە بابەتی سیاسی ئەوانی ئیشان بە هەرێمی کوردستانە بێت چونکە ئێمە تازە هەرێمی کوردستان و ناون وای لێ هاتووە بێت تەواوکەری یەک بن بۆ نونە تا ئەو کاتەی پێکەوەین باشە ئەو کاتە کە پێکەوە نەمان ئەویان قۆناغێکی کێ و شتێکی محەممەد شیع سۆدانی ئەنی ئەگەر کورد لی بکشێتەوە یا خودجار حکوومەتەکە فەشەل دێنێ بەڵام من یەک پرسیاری کاکەم هەر لەو بارەیەوە
لێسا ینی لە هەرێمی کوردستان کاک شاخەوەن زۆرێک لە سیاسیەکانمان زۆرێک لە بۆ نمونەوانی کە چاودێری سیاسین بۆ دۆخی هەرێمی کوردستان و عراق و پەیوەندیەکانی یعنی دەڵێن لە دوای بڕیارەکەی دادگای باڵای فدرالی حەق هەرێمی کوردستان یعنیەوەی کە لە بەغدا وەکو پۆستی باڵا هەیەی وەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران هەیەی ئەڵێ با بکشێنەوە بێنەوە هەرێم ئەمەیان واقعەیە یاخود نەخێر پێویستە ئەم سلە و پەیوەندی هەر بمێنە لە نێوان خۆی ئەزانی چی ئەگەنی ینی ئەوەی کە ئەو بەش ینی ئەو برادرانی کە بەشێک لە من گوێم لێ بۆ باسەکەن لەسەر مەسەلەی کشانەوە ئەوانە بە بڕای من ئەم قۆناغی ئێستا قۆناغی کشانەوە نییە قۆناغی کشانەوە نیە ئێستا ئێمە خۆمان کێشەی هینمان هەیە گرفتی بوو جە و داهات و دارایی و ئێستا کێشەی ئەومان هەیە بۆ نونەوەکو پێویست بۆ نونە خەڵک لێرە مەشاکیلی هەیە ئەوانە ئەم تەوقیتە ئەم قۆناغا لە ڕاستیا قۆناغێکی گونجاو نییە بۆ ئێمە لەوەی ئەوان حەز بکەن بۆی کە کورد بۆ نونە هەنگاوێک بنێ بۆ نونە یا لەم حکومەتە پاشە قشە بکاوانە ئێستش خۆ حکومەتەکەی سۆدانی ئێستا لە ڕاستیا وەزعی ئەوەندە باش نییە بۆ نونە ئێستا ئەمانەتوانن ینی تەوقیتی ئەم بڕیاری کە دەرچووە حکومەت هەرێمی کوردستان ئەتوانن مەسیجێکی تند بنێرن بۆ ینی ئەگەر هەر وەکو مەسیجیش بێ بینێری باشە ینی ئەگەر نێتێکی کەی لە پشتۆ نەبێ بۆ نونە هەر وەکو مەسیجێکیش بینێری بۆ حکومەتەکەی سۆدانی بڵێ کاکە بڵێ پیان بڵێن ئەگەر لەسەر ئەمە بەردەوام بن ئەو کاتێ ئەمە قسەیەکی کەمانە بێ لەوەیە بڕیاری کشانەوە بین بۆ نونە لە حکومەتەکە و بینە دەرەوە ئێستا خۆ حکومەتەکەی شیع سوودانی سوودانی خۆی ئێستا ئەوە وەزعی باش نییە بۆ نونە تووشی قەیرانێکی گەورە بووە لە ڕاستیا ئێستا بۆ نونە لەم قەیرانە دەرباز نابێ جارێکی کە بکەوێتە ناو قەیرانێکی کەوە لەبەرەوە گرنگە حکومەت هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بێ ناڕاستەوخۆ بێ هەندێک مەسجان بۆ بنێرن لەسەر ئەم بابەتانە بۆ نونە کۆتایی بێنن دەسەڵ بگرن لەم بابەتانە بەڵام بە بڕوای من ئەمە ڕێی شخصی منە ینی ئەم تەوقیتەی ئێستا تەوقیتی کشانەوە نییە چونکە ئێستا ئێمە خۆمان وەزعمان لە ڕاستیا لە ناو هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسی و هێزە سیاسەکان لە ناو خۆیانە یەکدەنگ و یەکگرتوونین بەڕاستی کە ئەمە یەکێکە لە گرفتە گەورەکان لە ناو هەرێمی کوردستان دروست بووە کە هێزە سیاسەکانی ئێمە لەم قۆناغی ئێستا لە ڕاستیا ئەوەندەی کە دوور کەوتونەوە لە یەک لە ڕاستیا ئەوەندە خاڵی هاوبەشیان نییە مەسلەیە لە بەرژۆندی هەرێمی کوردستان نیوەکو جەناب دامەژەی پێکە هێر ئەمەیە وای کردووە کە بەغدا یاخود هەندێک لایەن لە بەغدا ئەم درزە بە هەل بزان و ینی خۆی کارانە بەرامبەر ئەمەی کە جەنابەت باسیەکەی ئەمە قسەیەکی حسابیە تەواوە ڕاستە ئەوان بۆ نمونە لەوەیە قۆناغەکە هەلەکە بۆ نمونە قۆناغەکە وا بخوا لای ئەوان وا بخوازە لای ئەوان کە بڵێن ئەوە لە بەرەوەی هێزە سیاسەکان یەکدەنگ و یەکگرتوونین تەبانین بۆ نمونە ئێمە هەندێ وەرەقەی زەخت هەیە بۆ نمونە ڕای کێشین لە دژی هەرێمی کوردستان لەبەرەوە من ئەم وایە ینی تەوقیتی کشانەوەی باڵن تیمی کوردی با بڵێن یا کورد لە بەغاو ینی تەوقیتی کشانەوە نیە لەم کابینە چونکە ئێمە هەم لە ڕووی سیاسی و لێرە وەزعمان باش نییە و هەم لە ڕووی اقتصادی و ئابووریش لە هەرێمی کوردستان ئێمە وەزعمان باش نییە هەچ کاتێک هاتینە سەر ئەوەی کە ئێمە وەزعمان لە هەموو لایەکەوە لە ڕووی ئابووریوە لە ڕووی سیاسیوە لە هەموو مەجالەکانە ئێمە باش بووین ئەو کاتە ئەگەر بۆ نمونە ینی مەسجەکەی کە باسی یەکەم بیکەن وەکو مەسجێکی زەختوانە بەکاری بێن ئەو کاتە بش بێ بەڕاز ئاساییە باشە وەکو جەناب دامەژت پێدا کاک شاخەوانیان ئێمە لە هەرێمی کوردستان ینی دۆخی پەیوەندی نێوان لایەنە سیاسەکان زۆر خراپەوە زۆر جار هەوڵی ژەدرێنی کۆبوونەوە و گفتوگۆ و دانیشتن لەسەر یەک مێز بکرێ بۆی کە کێشەکان بخێتە ڕووە چارەسەری بۆ بدۆزێتەوە لێرە ینی بۆ نمونەکو جەناب دەڵی کێشەی ئابووریمانەیە کێشەی سیاسیمانەیە کێشەی یاسایی و دەستوریمانەیە کە مەسەلی هەڵبژاردن و کۆمیسیۆن و کۆمەڵی بابەتی گرنگە کە لە هەرێمی کوردستان لایەنە سیاسەکان ینی ناکۆکی زۆر قوڵ و قورسیانەیە لەسەری پێویستە لە هەرێمی کوردستان لایەنەکان چۆن خۆیان ڕێبخەنەوە نەخشە ڕێگەیشیان هەبێ بۆی کە بتوانێت هیچ نەبێجارێت لە هەرێم ئێمە دۆخەکەمان باش بێت ئەو کات بتوانین ینی ڕوبەڕووی ئالنگارە قورسەکان بینەوە لە بەغدا ئەو ئەرزیەتە هەیە لە هەرێم ئەو نیەتە هەیە من باسی ئەوم کرد ینی پێشتر باسی ئەوم کرد ینی نەبوونی هەماهەنگی و هاوکاری تا ڕادەیەک ینی یا لێکترازانی هێزە سیاسەکان وای کردووە کە ینی نارەکانیشمان لە ڕاستە لە بەرامبەر حکومەت هەرێمی کوردستان هەندێک جار وەرەقەی زەخت بەکاربێنەوەوانە ئەمەش یەکێکە لەوانە ینی ئەبێ ئێمە لەوە تێبگەین لە ڕاستە و هێزە سیاسەکان لەوە تێبگەن حکومەت هەرێمی کوردستان لەوە تێبگا ناتەبایی باشە نەبوونی هەماهەنگی و هاوکاری یەک ریزی نەبوونی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە ئەبێت چاوەڕوانی بۆ نونە زۆر بڕیاری سیاسی لەمە خراپتریش بن من لێرەوە ئەڵێم بە هەموو هێزە سیاسەکان ئەڵێم
باشە ئەگەر یەکدەنگ و یەگرتو نەبن باشە لەسەر ئەوە لە ڕاستیە لەسەر میکانیزمێک ڕێک نەکەون و عیلاقی سیاسی نێو هێزە سیاسەکان ئاسایی نەبێتەوە لە ڕاستیە ئیمکانی هەیە لە مانگەکانی داهاتوە حکومەتی ناوەند و ئەنجومەنی وەزیران و هێزە سیاسەکانی عراقوانە وەرەقی زەختی کە بەکاربێنن لە بەرامبەر حکومەتی هەرێمی کوردستان تۆ نەتوانی نێوماڵی خۆت ڕێکخی تۆ نەتوانی نێوماڵی خۆت کۆکەی تۆ ئەوانە چۆن ئەتوانی بڕۆی ینی لەگەڵ نارەکان تا بۆ نمونە هەندێ بابەتی سیاسی هەیە کە پەیوەندی هەیە بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستانەوە ینی هەندێک شەڕ هەیە کاگین تۆ ئەبێ بزانی تەوقیتی شەڕەکان لەکوایە ئەوانە ئێستا ئەمان ینی لە نەبوونی یەکریزی لە نێوان هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان ئەوانش بە دەرفەتیان زانیوە کە هەندێ مەسجی سیاسی و هەندێ بڕیاری سیاسی و هەندێ وەرەقەی قوتیان هەیە بۆ نمونە بەکارێن لەبەرەوە گرنگە هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستانە یەکدەنگ و یەکگرتوو بن یعنی من بۆ خۆم ینی ڕائم وایە ئەوە چەند مانگە لە بینی لە نێوان هێزە سیاسەکانە ینی ناتەبایی هەیە یەکریزی نییە خەڵکیش لەباری دەرونیوە بێتاقەتە خەڵکی لەباری دەرونیوە تا ڕادێ ئەمە تەسیری لە بازار کردووە ئەمە تەسیری لە خەڵکی کاسبکار کردووە خەڵکی تەسیری لە خەڵک و لە هاوڵاتیان و هاونیشتمانیانی هەرێمی کوردستان کردووە لەبەرەوە گرنگە هێزە سیاسەکان پێشە مشتێک ئەمانە خۆیان ڕێبکەون ئەو کاتە ئەتوانن بۆ نمونە لە بەغا ینی هەنگاوی زیاتر بنێن و من بەش بە حاڵی خۆم کاک هاوڕێ هەمیشە ینی تەکیدم لەوە کردوتەوە هەر وەفدێک لە هەرێمی کوردستان وەفدێکی سیاسیە وەفدێکی حکومیە وەفدێکی پەرلەمانیە کە ئەچنە ینی حەق وایە ساڵی دوو-سێ جار ئەم وەفدانە بچن زیاتریش لە ڕاستیە بچن لەگەڵ پەرلەمانی عراق لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ هێزە سیاسیەکان دابنیشن لە ڕاستیە ینی بەلانی کەم بۆ نمونە خاڵی هاوبەش هەبێت بۆی بتوانی بە هەموو لایەکمانە لە نقطەیەکا بۆسین و خزمەت بێ بە هەرێمی کوردستان لەبەرەوە مە گرنگە ئێمە لە سەردانەکەمانە جگەلەوەی کە بۆ جەنابتانم باس سکرتارێتێکمان دروست کردووە بۆ ئەوەی بە دوواداچوونی کێشەکان و تەوەرە ئەساسیەکان بکەین ئێمە بانگێشتیشمان کردوون بۆ هەرێمی کوردستان پێمان وتون ئەندامانی پەرلەمانی عراق و لیژنەی بەرگری و ئاسایش پێمان وتون بێنە هەرێمی کوردستان با کۆبوونەوەکان جارێک لێرە بێ جارێک لە هەرێمی کوردستان بێ و مەیدانیان ئەچین لە زاخۆ هەتاک و تەوەڵە و بیارە بەسەر سنوورەکان ئەگەڕێن بە دوواداچوون دەکەین کەم و کورتی خاڵە سنوورەکان و ناوچە سنوورەکان دیاریەکەین بۆ ئیلانی کەم بتوانین لەو سکرتارەتی کە دروستمان کردو معالەجەی بکەین وانە چ لە هەرێم معالەجەی بکەن چ لە بەغا بۆ نمونە لە ناوەند ئەمە معالەجە بکرێتوانە بانگمان کردوون پێشمان وتون و بانگشتمان کردوون قوڵیشان کردووە ئێوەکو پەرلەمان جەنابی شۆکۆندان پەرلەمان دیارە پەرلەمانی کوردستان یەکێکە لە ناوەندە باڵەکانی بڕیاردان لە هەرێمی کوردستان کە ڕۆڵی هەیە لە زۆرێک لە کێشە و لە یەکلاییکردنەوەی ململانەکاندا بەتایبەت بۆ مەسلەی ناوخۆ یەکانگیری لایەنە سیاسیەکان و کۆکردنەوەیان خۆشبەختانە فراکسیۆنەکان لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەیەکە بوو لە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە تا چەند گرنگە بەردەوام بێ و ڕۆڵی پەرلەمان لە لێکنزیکردنەوەی لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و دوجار هەر ڕۆڵی پەرلەمان لە لێکنزیکردنەوەی هەرێم و بەغدا دەبێت چۆن بێ بەڕاستی کاکشاخۆن کاگاوڕێ ئەوەی کە هەیە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ینی ئەگەر هێزە سیاسیەکان نێتی باشیان هەبێت بۆ ئاساییکردنەوەی عیلاقی سیاسیان پەرلەمانی کوردستان من هەمیشە ناو ماڵە گەورەکەی خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستان مؤسسەیەکی تەشریعی گەورەیە یعنی نوێنەری هەموو لایەنە سیاسەکانی تایە بەشێک لە سەرکردە سیاسەکانی ئێمە کە ئێستا لە مستەوای مەکتەبی سیاسی و هەتا سکرتێر و سەرۆکی حیزبەکانیشن ئەمانە کاتی خۆی لە خولی یەکەمی پەرلەمانی کوردستانە خۆیان ئەندامی پەرلەمانی کوردستان بوون یعنی لە ئێمەمانان باشتر بۆ نمونە ئەزمموی ناو پەرلەمانیان هەیە باشە بۆ خۆیان هەندێکیان بۆ نمونە دوو خولیش لە پەرلەمانی کوردستان بوونوانە باشەکە کە پەرلەمان بۆ نمونە ماڵێکی گەورەی هەمووانە مؤسسەیەکی تەشریعی گەورەیە لە هەرێمی کوردستان نوێنەری هەموو هێز و لایەنە سیاسەکانی تایە باشە بە یەک مەسافە بەبێ جیاوازی بۆ نایەن بۆ نمونە هێز سیاسەکان لە پەرلەمانی کوردستان لە ڕاستیا بیکەن بە ینی مەرجعی یا شوێنی کۆبوونەوەی هەموو هێز و لایەنە سیاسەکان بۆی لە پەرلەمانی کوردستانە معالەجەی مە بکرێ بڕوا بکە کاک هاوڕێ ئەگەر هێز سیاسەکان لانی ینی زۆر مهتەم بن بە فراوانبوون و گەورەکردن و ئیدامەدانی پەرلەمانی کوردستان یا پشتیوانی پەرلەمانی کوردستان بن دافعێکی بە قووەتی پەرلەمانی کوردستان بن ینی ئەو کاتە حکومەتی ناوەندیش ینی دوو ئەوەندەی کە ئێستا حساباتی سیاسی لەسەر هەرێمی کوردستان و مؤسسە تشریعەکانی هەرێمی کوردستان و ئەوەکە بەڵام بەداخەوە ئەگەر هێزەکان لە یەک دوورن لە خاڵێک و لە نقطەیەکە ناوەسن بۆ نمونە وەکو پێویست ئامادەیان نییە پشتیوانی پەرلەمانی کوردستان بکەن لە ڕاستیە ئەتوانم بڵێم ئەمە کارێکی خراپە و حەق وایە بەڕاستی هێزە سیاسەکان لە ڕاستیە بێن هەمویان لە پەرلەمانی کوردستان دابنیشن معالەجەی کێشەکان بکەن و گرفتەکان چارەسەر بکەن وانە چونکە
وەکو پێشووتر باسم کرد پەرلەمان وەسەیەکی تشریعی گەورەیە و نوێنەری خەڵکی کوردستانە و خەڵک دەنگی بە پەرلەمانتارەکان داوە نوێنەری لایەنە سیاسەکانیش لەوەیە بۆ نمونە ئەمانە بیرئەنی حەقوایە زوو معالەجێ ئەم بابەتانە بکرێ بۆی کۆتایی بەم کێشانە بێ کە ئێستا هەیە هەرچەند بە بڕوای من ئەم کێشانە هی ئەوە نییە ئەوەندە گەورە بکرێ و بە تایبەتی هەردوو هێزە سەرەکیەکە یەکێتی و پارتی و یەکێتی کە ئێستا گرفتی گەورەیان هەیە بۆ نمونە لە نێوان هەردووکیانە ئەتوانن ئەم کێشانەی کە ئێستا هەیە چارەسەری بکەن چەندین جار کێشەکان زۆر لەوە گەورەتر بۆ لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین شەڕی ناوخۆ هەبووە ماڵوێرانی هەبووە کوڕی فەقیر وەژار یعنی دراوە بە کوشت و شەهید بۆ ئەوانە ئێستا دوای ئەوە لە سەرەتای 2001 هەموو شتێک کۆتایی پێهات چارەسەر بوو معالەجە بوو دواتر لە ساڵی 2005 جارێکی کە بۆ نمونە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و حکومەتی یەکگرتووی هەرێمی کوردستان و ئەوانە هەبوو خێرە بۆ نمونە تۆ لە دەورانێک توانیتانە معالەجەی کێشەکان بکەن ئێستا بۆ هێزە سیاسەکان پێکەوە هەڵناکەن و ئەوە ناکەن لەبەرەوە گرنگە بە تایبەتی و دوو هێزە سیاسی کە ئێستا توانم تا ڕادەیەک بۆ نمونە وڵام خلافی گەورەیان هەیە ئەتوانن ینی چارەسەری کێشەکانیان بکەن بۆ ئەمە ڕنگدانەوەی نەبێت لە ناوەندیش لە ڕاستە بۆی ڕسمێکی جوان ینی پیشان بدرێتوانە لەبەرەوە من جارێکی کە تەشی دەکەمەوە یەکدەنگی یەکگرتووی هێزە سیاسەکان لە هەرێمی کوردستان ئەمە گرنگە ئەمە گەورەیە خزمەتێکی گەورە بە هەموو ینی بابەتی نیشتیمانی و نەتەوەیی ئەکا و نایارەکانیشمان لە ڕاستە هەتا دراوسەکانیشمان ئەو کاتە کە زانیان هێزە سیاسەکان یەکدەنگ یەکگرتوون لەوەیە بیرکردنەوەیان جیاواز بێ بۆ نمونە ئەو کاتە حساباتی سیاسی لەسەرەکەن و حکومەتی ناوەندیش بەم سەرکێشی ئێستا لە ڕاستی هەندێک جار کە بە شەخراپەکەی کە من باسیەکەم بۆ نمونە ئەو بە شەخراپەش ناتوانن هەنگاو بنێن بۆ نمونە بۆ تێکدانی عیلاقی سیاسی بۆ نمونە ناوەند کە بەشێکی بابڕێن باشەکەی بۆ نمونە بیرکردنەوەی باشەیە لەگەڵ حکومەتی هەرێمە. کاشەخوا من هیچم نەماوە مێ کۆتا پەیامت ئەگەر هەبێ بیگەێنی سوپاس دەکەم. وەڵا زۆر سپاس من کۆتا پەیام ئەوەیە لە ڕاستە ینی لێرەوە داواکەم جارێکی کە تەکی دەکەم داوا لە هەموو هێزە سیاسەکانەکەم لە هەرێمی کوردستان یەک ریزی یەکدەنگی هەماهەنگی ئەمە گرنگە و قوتێکی باش لە ڕووی سیاسی و دروست کرێ لە بەرامبەر حکومەتی ناوەند بۆی ئێمە لە ڕاستە بتوانین پێش هەموو شتێک نێوماڵی خۆمان ڕێخین ئەو کاتە بە قوتێکی گەورەی سیاسی بۆ نمونە هەموو جارەکان کە ئەچینە بەغا قوتێک و دافعێکی سیاسی گەورەمان لە پشتەوە کە حکومەتی هەرێمی کوردستانە و هێزە سیاسەکانە کە یەکدەنگ و یەکگرتوون ئەمە بۆ ئێمە ئەبێ بە کەرەستەیەکی سیاسی گەورە و بە زەخیرەیەکی سیاسی گەورە و ئیدامەدانی ئەم دۆخە ئیدامەدانی ئاساییکردنەوەی عیلاقی سیاسی و یەکریزی نێوماڵی کورد لە ڕاستی ئەمە پێویستی بە قوتی هێزە سیاسەکان و پێویستی بە یەکریزی هێزە سیاسەکانە و ئەوە بەلای منەوە گرنگە لە ڕاستە هەر بیستم ینی هەر ئەمە لە تەکی لەوە بکەمەوە کە یەکریزی نێوماڵی کورد و هێزە سیاسەکان ئەمە لە هەموو شتێک گرنگتر و گەورەترە. زۆر سوپاس بۆ برای بەڕێزمە کاکشاخان ڕەوزبەش سەرۆکی لێژنەی ناوخۆ ئاسایش لە پەرلەمانی کوردستان. سپاس دەستان خۆش بێت. زۆر سپاس.